کاسبکارانی علوەی نمونەیی کەرکووک خۆپیشاندانیان ئەنجامدا و داوا دەکەنیان بە تەواوی علوەی خانخورما لە ناو بازاردا بخرێت یانەوانیش دەگەڕێنەوە خانخورما. ئەو کاسبکارانەوە خۆیان دەڵێن بەشێک لەو دوکاندارانە گەڕاونەتەوە خانخورما. ئەمەش کاریگەری لەسەر بازاڕی علوەی گەورەی کەرکووک دروست کردووە. ئێمە وەکو خانی خورما ئێمەیانێنا بۆی دەکە خاوەن ئەلوەکە ئەو ئەلوە بەمان دروست کردووە بە بەلاش داوێتی پێمان لەو خانخورمایە دوکانێ بوو کەلاوەیە بۆ یانکرد بە دوکانیانداوە 4 ملیۆن دینار 4 ملیۆنمانەدا ئیساوە 2 مانگە لێرە پارەمان نەداوە ئەومان معدەلە کارەبامان معدەلە ئەلوەمان دەرەجەیەکە لە هەموو عێراق ئەلوەمان نییە 5-6 دانەیە دەدانەیە لەبەر بەژۆندی خۆی گەڕاوەتە بە خانخورما ئەیانە بازارێک ئێمە تێک بدەن بازار ئێمە بە خەڵک تێک نادرێت ئێمە لەبەر لێرە یەکین کورد و عەرەب و تورکمان یەکین. کاکەجان ئێمە هیچ شێشێکمانە لەم علوەیە لە هەموو وڵات عێراق لە قەزا و ناحیەکان علوە هەیە ماقول لە کەرکووک چوارمی شارە لە عێراق علوەی نەبێت علوەیەکی ڕوکبێک بە هەموو شتێک ماسەفاتێک دروست کراوە. ئێمە بەعام پێ خۆشحاڵین کە لە علوە بێنینەوە خانخورما داخرێت داوا لە ئەم ئەمنیەکانێکین خانخورما دابخەن. بعضی هەیە 3 ملیۆنەیدا بعضی 2 ملیۆنەیدا لێرە الحەمدلله فەقیر فقرا هەموو ئیشەکە شێشە دەقل لێوەیە مەسحای خۆیانە دوکانیان لێوێ هەیەە مانگێنێت 15 ملیۆن وەرەگرن خاوەن دوکانەکان ئەوها دەکەن بەس خاوەن ئەلوەکە ئەوها ناکەن ئێمان لێرە الحەمدلله ئیشمان هەیە ئینمانەیە الحەمدلله شکر. لە ماوەی ڕابردوودا بە بڕیاری ئیدارەی کەرکووک کاسبکاران و سەوزە و میوەفرۆشانی خانخورما گوازرانەوە بۆ علوەی نمونەی کەرکووک لە ناوچەی سیادا. قایمەقامی کەرکووک سەبارەت بە داوای بەشێک لەو کاسبکارانە دەڵێت هەفتەی داهاتوو ڕێکاری یاسایی دژی ئەو دوکاندارانە دەگرنە بەر کە گەڕاونەتەوە خانخورما. وەک دەبینن ئەمڕۆ جوملەچی و کاسبکارانی علوەی نمونەی کەرکووک ناڕەزاییان دەربڕیوە داواکاریەکانان گەیشتووەتە دەستمان و ئێمەش بە نووسرا و دەینێرینە نووسینگەی پارێزگاری کەرکووک. لە ماوەیەکی نزیکدا ڕێکاری یاسایی دژی ئەو دوکاندارانەی خانخورما دەگرینە بەر دووپاتی دەکەینەوە نابێت هیچ سەوزە و میوەیەک جگە لە علوەی نمونەی کەرکووک لە ناو شار و شەقامی سەلاحەدین لە خانخورما بفرۆشرێت. علوەی نمونەی کەرکووک لە 150 دوکان و کۆگا پێک هاتووە و ڕۆژانە بە پێی یاسا مامەڵە لەگەڵ کاسبکارانی ئەو علوەیە دەکرێت. هەر بۆیە بەشێکی زۆر لەو خاوەن دوکانانە داوا دەکەن بازاڕی خانخورما دابخرێت تا سەرجەم سەوزە و میوەکان لە علوەی کەرکووکەوە دەربچێت و خانخورما کاریگەری لە سەر بازاڕیەوان دروست نەکات. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.